ژنی دووجان ئەوە بێ کە کەسێک لەگەڵیەتی ئەگەر کەسێکی نزیکی خۆشی بێ بارودۆخێکی تایبەتترە بۆیە بە پشکنینی ژنی دووجان بەبێ هاوڵی نەخۆش هەروە تایبەتمەندیەکانی ژیانیان پارێزراو بێ بە دابینکردنی شوێنی مانەوەیان لە نەخۆشخانە بە شێوازی ژووری تایبەت بەپێی پێویست چونکە دەبینین لە زۆربەی نەخۆشخانەکانە هەندێک قاوش چۆڵە هەندێک قاوشێ 4 ژن 5 ژنی تایە لەبەرەوەی ئاسانترە بۆ خزمەتکردن و بۆ کارمەندە تەندروستیەکان لەبەرەوە جاری وایە قاوشی زیاتر هەیە بەڵام نەخۆشەکان لێک شوێنادائنێن بۆی ئەمەش هەل بکرێ زۆر باشە ئەگەر بەپێی پێویست ژوورەکان هەبن بۆ ئەوەی بە شێوازێکی یەکسان بەسەریانە دابەش بکرێ ڕێگەدان بە هاوڵی نەخۆش ڕێگەدان بە هاوڵی هاوسەری نەخۆش لەبەرەوە بەڕاستی لەبەرەوەی نەخۆشخانە حکومەکان هاوسەر ناتوانێت لەگەڵی بچێتە ژوورەوە جاری وایە باوکەکە دوای 2 ڕۆژ اینجا مناڵی خۆی بینێ لەبەرەوە ئەمەتێکێکە لەو کێشانەی کە باوک بێبەش ئەبێ لە ئەوە من ناڵم لە ژووری نەشتەرگەری یان ژووری هۆڵی لەدایک بوونی منداڵ بەڵام دەکرێت هاوسەر هاوڵی هاوسەرەکەی بێت پیاوەکە هاوسەری خێزانەکەی بێت لە نەخۆشخانە بۆ ئەوەی هەتاوەکو مناڵەکەی لەدایکە بێت چکە جاری وایە دوای 2-3 ڕۆژ اینجا مناڵی خۆی بینێتەوە پشتیوانی لە قسەکانی بەڕێزان کاک موحسین و کاک کاروان و دکتۆر ڕێبوار و تەواوی قسەکانی کاک باڵام بۆکەم زۆر سپاس کاکتۆر ئیسماعیل. بله بسم الله الرحمن الرحیم تبینیم نایکی از پیشگیریا که مام اسکندر و برای محسن دوسکیت کم که فعلا قضاوتیه محتاجی پی تی وی سنتره کی تایبته تبینیم نیا دویه سر خاله ایکی شماده از پیشگیریا دکتر زانات کم دگوت ناوی دال سر تبینیاوی سر و سر او نقطه اضافه کریجی بو في بيت اضافه كرن سي از پیشگیریا هجا عثمان سیدری که فعلا همی قضا محتاجی سنتر بتوی هم فريدا اضافه کن بجین سنتر پیدا کرنا سنتری الهمی مرکز قضا بو جارسریا آن پیشکش کرنا خدمت گزاریا ساخلمیه بو جناب دوگیان دیس از 2 مافا اضافت کم ایک جنا دوگیان اف مافه بیت هل بجارتنا نوجداره وی بوید بو سرپرشتکاریا بچیک بونه یعنی گله جرا جنی هی نوید ظلم ادیه بکتن سرپرشتیاری بکت وید جنی حق ما فی اختیاری هبید بلا فلان دکتوره بهید دیام که سرپرشتیا جنی بکتن افا وی او حقك وكو حقك هبیتن دو يعني يكو اقتراح من مافك دي دابين كرنا جهة كي گنجای نبرچاف يعني جهة كي وصفوا بيت دابين كرنا أفقاع ولادي وكو أخبار بمتين كل من هب ودب تشتجور تيمت دي بيت سبب هندي نقوش يعني حراجك قالك مازن بوجنا تشد بيتن مفروض أفي قاعة قدسيتها بيت قدسية شو قاعة اجتماعات كسنا تشتجور فأفي قاعة قدسيتها بيت ما في جنه هبی نه هر کسی هبید بیت جور جبلی نوجدار تایبت زور سپاس بۆ جەنابەت بەڕێزان لیژنەی تایبەتمەند و لیژنەی یاسایی قسەتان هەیە بەڵێ نقطەی نظامی فەرموو بەرە سەرۆکی پەرلەمان باسی قەزەکان کرد و سنتەرێکی تایبەت بۆ مناڵبوون بکرێتن شتێکی زۆر باشە پێشنیار دەکەم هەندێک ناحیە هەنە زۆر دوورن زۆر دوورن لە جێگای شاخەوینن ئەوانەش بکنە ناودا اینجا ئەگەر نە نقطەی نظامیش بیتن هاتە عەقڵم شتێکی باشە و بکرێتن زۆر چاکە باشە بەس بنای نقطەی نظامی مێڵێ تەواو دروستە سپاس زۆر سپاس کاکتۆر سەباح قسەیەکتان هەیە بەڕێزان ئەگەر بەڕێزێک بەڕێزان دوایەوەی کە بەڕێزان ئەندامانی پەرلەمان لەسەر مادەیەکی دیاریکرا و قساکەن ئەگەر ئەندامێکی پەرلەمان ئێوێ قسەیەک بکە بەڵام ئەمە نەبێتە عادەت یعنی بڵێ وەڵا ناویشم نەنووسیەوە با ئیزافە بم یا شتێکمان بۆ بنووسێ بڵێ ئیزافەیەکم هەیە یان بەناوی نقطە نظام نابێ خۆی پێڕۆکەمان لەبەرە ئەزانین کامە نقطە نظامە کامە نقطە نظام نییە کاک بەڵێن فەرموو بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من ویست بۆیە دەستم هەڵبڕی بۆی پێشەوەی بچینە مادەی حەویەک پێشنیاز بۆ ئەم پەرلەمانتارە بە ڕێزانەوە دەستەی سەرۆکایەتی بکەم
مادەی حەوت بەڕاستی یەکێکە لە هەستیارترین مادەکانی ئەم یاسایە ڕاستە کە بێزگە لەوەی بعدێکی پزیشکی هەیە بعدێکی دینی هەیە بعدێکی کۆمەڵایەتی هەیە و تەنانەت بعدێکی فەلسەفیشی لە پشتە لەژێر سێبەری ئەم مادەیە سەدان مەشاکیلی کۆمەڵایەتی ئێستا خۆی حەشارداوە سەدان حاڵەتی منداڵ فڕێدان سەدان حاڵەتی ئافرەت کە خۆی کوژێ ببوونی کێشەیەکەوە من یەک پێشنیازمێ بۆی ئێمە زۆر بەڕوونی و بە ئازایی قسە لەسەر ئەم مادەیە بکەین تەنها بۆ ئەم مادەیە بتوانین پەخش ڕاگرین بەڕێزانن دامانی پەرلەمان دروستە قبوڵە بەڕێزانن دامانی پەرلەمان یەک ئەندامی پەرلەمان ناتوانێت پێشنیاری ڕاگررتنی پەخش بکە چەند کەس باشە ئێستای خەینە دەنگدان چەند ئەندامی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە تەنها بۆ مادەی حەوت پەخش ڕاگرین تەنها بۆ مادەی حەوت بۆ ئەوەی ئەندامانی بەڕێزی پەرلەمان توان بە ئازادی قسە لەسەر ئەم مادەیە بکەن بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێمە ئێستا لە دەنگدانین لەسەر ئەوەی چەند ئەندامی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە مناقەشەی یەک مادە ناتوانین تازە ئەمە لە ناوەڕاستی مادەیان بیکەین بەنهێنی چەند کەس لەگەڵ ئەوەیە پەخش ڕابگیرێت بە تەنها بۆ مادەی حەوت بۆی ئەندامانی پەرلەمان بتوانن بە ئازادی مناقەشە بکەن ئەگەر لەگەڵی نەبوون لەگەڵی نین خۆ بە زۆر نییە بەڵێ فەرموون بەڵێ بەڵێ 29 ئەندامی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەن کە ئەو مادەیە بە بێ پەخشی ڕاستە و خۆ بێ چەند ئەندام دژە چکە 29 ناکاتە نیوە زایدێک هەشت ئەندامی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەی 28 بە 29 بەڵێ 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 بەڕێزان ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان وەرتان دەگرم کاک کاروان کاک تۆڕێبوار دەتان بینم کاک سەرکۆش هەرسێکتان هەر سێ نقطە نیزامێکە وەرەگرم ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان ئایا حاڵەتی پرسیارە لە دکتۆرە شایان دکتۆر سەباح ئایا حاڵەتی لە باربردنی مناڵمان هەیە؟ بەڵێ بەڵێ ئەمەیە لە ڕووی طبیەوە جارێ مەرحەلەی یەکەم ئەگەر هەمانە لە واقعا بوونی هەیە بۆ چه حاڵەتێک هەیە؟ ئەگەر بۆمان بەڵێ بۆ دکتۆرە شایان دکتۆرە کاک دکتۆرە هەورامان بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح لە ڕاستیدا پەخشتان ڕاگرتووە؟ بەڵێ دەبێ یاڵە